سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە هێزی چەکداری کرێکاران و زەحمەتکێشانە. لەم ڕۆژەدا ڕێز دەگرین لە یاد و بیرەوەری سەرجەم هاوڕێیانی گیانبەخت کردو بە تایبەت هاوڕێ سەعید معینی ناسراو بە کاکخانە یەکەمین پێشمەرگەی کۆمەڵە کە بۆ ڕزگاربوون لە دەستەم و چەوسانەوە و بە عێشق بە ئازادی کرێکاران و سەرجەم کۆمەڵگای مرۆڤایەتی لە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا تا دوا ساتەکانی ژیانیان شێلگیرانە و ماندووی نەناسانە خەباتیان کرد. هەروەها لەم ڕۆژەدا جارێکی تر پەیمان نوێ دەکەینەوە کە تا گەیشتن بە ئارمانی بەرزی ئینسانیان درێژەدەری ڕێگەی ئەو ئازیزانە دەبین. ئێستا پتر لە چواردەهەیە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە چالاکانە خەباتی خۆی بەرەو پێش دەبات. هێزی پێشمەرگەی کۆمەڵە قۆناغگەلێکی ئەستەم و دژواری تێپەڕ کردووە و لەم تاقیکردنەوە مێژووی و چینایەتیەدا سەربەرزانە هاتووەتە دەرەوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە وەفاداری قوڵی خۆی بە ئارمان و بەرژەوەندی چەوساوەکان سەلماندووە و خۆی بە بەشێک لەم چینە دەزانێ و هەر ئەمەش تەنیا ڕەمزی سەرکەوتنی ئەم هێزە کومونیستەیە. نەدەسترێژی و هێرشی وەحشیانەی کۆماری ئیسلامی و نەپیلانگێڕی بورژوازی و کۆنەپەرستە خۆجێیەکان نەیانتوانیوە پەیوەندی پتەوی نێوان جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و هێزی پێشمەرگەی کۆمەڵە لاواز بکات. پایداری و شێلگیربوونی پێشمەرگەی کۆمەڵە لەسەر ئوسوول و ئامانجی کۆمونیستی کۆمەڵە و خەباتی سوسیالیستی ئەم هێزە هۆکاری بەهێزبوون و پەرەسەندنی خەبات و ناڕەزایەتی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان بووە لە دژی دژمنە چینایەتیەکانیان. بەڵێ هێزی پێشمەرگەی کۆمەڵە کە لە ماوەی چەندین ساڵ خەبات و چالاکی هەزینە هەڵگری خۆیدا بەردەوام پشتیوانی شێلگیری مافەکانی خەڵکی زەحمەتکێش و چەوساوەی کوردستان و ئازادی چین و توێژەستەم لێکراوەکان بووە لە دەست نیزامی سەرمایەداری ئیسلامی ئێران. هەروەها ڕیزی خەباتی کرێکاری و کۆمونیستی لە کوردستان بەهێز کردووە هیوا بە سەرکەوتن بەسەر لایەنگرانی ستەم و چەوسانەوەی لە دڵی ملیۆنان کرێکار لە کوردستان و لەسەر تاسەری ئێران زیندوو ڕاگرتووە. سەرجەمی ئەم ڕاستیانە سیمایەکی جیاواز و نوێ بە پێشمەرگەی کۆمەڵە بەخشیوە کە بە تەواوی لە سونەتەکانی پێشووی خەباتی چەکدارانە لە کوردستان واتە سونەتی کۆنی ڕەوتە بورژواییەکان جیا دەکاتەوە. هاتنە مەیدانی کرێکاران لە کوردستان وەک چینێکی سربەخۆ ڕواڵەتێکی نوێی بە سەرجەم بوارەکانی شۆڕش لە کوردستان بەخشیوە. پێشمەرگەی کۆمەڵە لەم ئاڵوگۆڕانەدا دەور و نەخشێکی گرنگی لە ئەستۆ بووە و بۆ خۆشی لەم ڕەوتەدا ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە و پێی گەشتووە و ئەزموونێکی زیاتری بەدەستهێناوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە حاصڵ و دەستکەوتی پڕبایەخی ئەم بزوتنەوە کومونیستیەیە کە پەش ئەستورە بە لایەنگری و پشتیوانی بێدەریغی بەشێکی بەرین لە کرێکاران و زەحمەتکێشانی کۆمەڵگا. پیرۆز بێت سیویەکی جۆزەردان بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش بەڵەنگی هەردی وڵاتی هەواڵی پێشمەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چن هاگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چن هاگرێ